لە نێو ئەم توێژە فراوانەی جیهان ئەوانەی بە زمانی ئاماژە دەدوێن زمانێکی هاوبەشیان نییە. ئەم گەنجە خەڵکی ئێرانە و هەڵگری ڕەگەزنامەی ئەمریکیە کە بە ئاماژە دەدوێ هاوشاریە فارسەکانی لە نیشتیمان دەی تێناگەن چونکە بە زمانی ئاماژەی ئەمریکی دەدوێ. بە دڵنیایی و زمانێکی هاوبەشمان نییە. هەموو وڵاتێک زمانی ئاماژەی تایبەت بەخۆی هەیە. کاتێک هاتم بۆ ئەمریکا پێویست و زمانی ئاماژەی ئەمریکایی فێر بم. ئێستا لە ئێران لەم زمانی ئاماژەی من تێناگەن. زانکۆی گالیدێت 153 ساڵە وەک زانکۆیەکی تاقانە لە جیهاندا. ئەم توێژە فراوانەی دنیای کۆ کردوتەوە. لەم زانکۆیە هەموو شتێ زمانی ئاماژەی بەبەرداکراوە. وا دەرەکەوێت کە ئاسانیەکانی ئەم زانکۆیە تەنها لە بواری خوێندندا نەبێت. هەموو زانکۆکە یەک بەرجیان بە باڵادا کردووە. لێرە ئاهەنگی دەرچوونی خوری زانکۆکەیان بوو. دیبەنێکی پڕجۆش و خۆش. من لێرەم لەبەر ئەوەی کوڕەکەم زانکۆی تەواو کردووە. ڕێگایەکی دوور و درێژ بوو بەڵام بە سەرکەوتووی تەواوی کرد. لێرەیم بۆ بەشدارکردن لەم خۆشیە. هۆڵەکە بێدەنگە چووکە ئەوان ئەوەی دەیڵێن و دەیکەن وشە سەرفکردنی ناوێ. چێژبینین لە مۆسیقا و گۆرانی وتێن بە ئاماژە. ڕەنگە نەمن و نەتۆش لە زمانی ئاماژە نەگەین بەڵام با بە بێدەنجی لە خۆشحاڵی ئەم دوو خانمە بڕوانێ کە کۆلیێژیان تەواو کردووە. لە ئەمریکا زۆر شت شایانی ئاور لێدانەوەیە. ئەم کچە لە ئەمریکای جۆرج واشنگتنەوە دەیەوێت سیستمی ئەم زانکۆیە بۆ وڵاتی فیرعەونەکان بگوازێتەوە. We can learn from Gallaudet's example and America's example. دەتوانی لە نمونەی زانکۆی گالیدەیتەوە فێر بیت. سیستەمی ئەمریکا کە هەر لە منداڵیەوە بیریان لەوە کردوتەوە کە منداڵی کەڕوڵاڵ چی پێویستە تا ئەوەی کە شوێنێکی وەک ئێرەیان بۆ تەرخان کردوون. پێویستە ئێمەش ئەمە زیاد بکەین بۆ سیستەمەکەمان و شوێنی تریش. هەرچەندە ئەم توێژە وەک خەڵکی ئاسایی دەخوێنن و بڕوانامەی باڵا بەدەست دێنن بەڵام نیگەرانن لەوەی هێشتا فرسەتی هاوبەش لە چاو ئەوانەی دەدوێن کەمترە. ئەو کەسانی کە قسە دەکەن و کەسی ئاسایین لە جیهاندا فرسەتێکی زۆرتریان پێدراوە لە چاو ئەو توێژەی ئێمە بەڵام کەسانی کەڕوڵاڵ زۆر لەوان باشتر کار دەکەن. بەڵگەمان هەیە کە ئێمە دەتوانین هەموو شتێک بکەین لەسەر ئاستی بەرز دەتوانین کارێک بکەین. ئەوانەی بە زمانی ئاماژە دەدوێن دەتوانن هەمان ئەو کارانە بکەن کە خەڵقی ئاسایی دەیکەن. لەم هۆڵە نزیکەی 100 کەس دانیشتون ئاخاوتنەکەن بەڵام ڕەنگە بێدەنگترین شوێن بێت چونکە پێویستیان نییە وشە سەرفکەن تا یەکتری تێبگەێنن. چەند کاتژمێرێک لە زانکۆیەکی بێدەنگ هەڵچوونی مرۆڤەکان و توێژ و پەیوەندیە کۆمەڵایەتەکان هەمووی بە بێدەنگی تێپەڕین گەڕانەوە بۆ دنیایەکی دی پڕ ژاوە ژاو. یەحیا بەرزنجی دەیجی ئەمریکا، واشنگتن.